زۆر لەو هونەرمەندانەی کە هەندێک جار ئێمە لە ڕێی هونەرەکەیانەوە پێیان ئاشناین و هەندێک کاتیش ئەبینین کە بە خۆشحاڵیەوە زۆرینەیان دەستی نووسینیان هەیە و ئەتوانن کە کتێبی جوان و بەرهەمی جوان پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن. زاهێر عەبدوڵڵا یەکێک لەو هونەرمەندانەی کە بێگومان هەر یەکەمان بە بڵین زۆرێک لە یادگاریمان هەیە لەگەڵ ڕۆڵبینینەکانی ئەوە بە ڕۆڵە جیاوازەکانی ئەو ساڵانێکی زۆریشە لەسەر تەختی شانۆ و هەروە ئێمە لە سەر شاشەش بینیومانە بە خۆشحاڵیەوە لە ئێستا ڕۆمانێک بڵاوکاتەوە کە باس لە گەنجێکەکات کە ئەو گەنجە خەڵکی تێراوایە تێراوەشێکێکە لە گەڕەکە هەرە دێرینەکانی شاری هەولێر و بێگومانم کە ڕۆمانێکی زۆر تایبەت ئەبێت و چەندین چیرۆکی جیاوازیش لە خۆگرێت. ناوەندی ئاشتی لە هەولێر نوێترین کتێبی نووسەر و هونەرمەند زاهێر عەبدوڵڵا بڵاوکاتەوە بە ناوی ڕەحەتەلقوم. ئاشتی شێرکۆ خاوەنی کتێبخانە و ناوەندی ئاشتی ڕایگەیاند کە بەرهەمەکەیان بە سوپاسەوە چاپ کردووە و ئەمڕۆژ بڵاویەکەنەوە کە ڕۆمانێکی کۆمەڵاتی و خۆشەویستیەک کە باس لە ژیانی گەنجێکی گەڕەکی تێراوای شاری هەولێرەکات وتیشی سێ بەرهەمی ترم لە بەردەستە و لە داهاتوودا ئەوانیش چاپ و بڵاوەکەمەوە. ڕۆمانی ڕەحەتەلقوم ئەوە نوێترین ڕۆمانی خارەزایرە کە لە ناوەندەکە ئێمە بڵاو بووتەوە کە چاپکراوی ئێمەیە لەو پێشەنگایە کە ئەمڕۆکان ناساندن و واژووکردین بۆ دەکرێت. ڕەحەتەلقوم ڕۆمانێکی مێژوویە باز لە گەڕەکی تەیراوە دەکات. خارەزایر هەمومان دەزانین بیرۆرەکانی خۆشی کە نووسی تەیراوە هەر بە پیاسە ئەوەشان بە شێوەی ڕۆمانە بەڵام عینەن ڕۆمانێکی مێژوویە یادەوەریە. ئێمە وەکو ناوەندی ئاشتی پێمان باش بوو کە ئەرچی چاپکردنەکەی بگەینە ئەستۆ بڵاوکراوەکەی لای ئێمە بوو.